قەیرانی کۆچبەران لە نێوان بیلاڕووس و یەکێتی ئەوروپا قوڵتر دەبێتەوە، بە تایبەت لە نێوان بیلاڕووس و پۆڵندا کە بڕیاری داوە لە مانگی داهاتووە پرۆژەی بنیادنانی دیوارێک بە درێژایی سنوورەکانی بیلاڕووس دەست پێ بکات. وەزارەتی ناوخۆی پۆڵنداش پێشبینی کۆتاییهاتنی دیوارە دابڕەکە لە 3 مانگی سەرەتای ساڵی داهاتوودا دەکات. ئەمە لە کاتێکدایە هەر یەک لە یەکێتی ئەوروپا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئاماژە بە ئەگەری سەپاندنی سزای نوێ بەسەر بیلاڕووسدا دەکەن. لەم نێوەندەدا کۆچبەرانی سەرسنوورەکانی بیلاڕووس و پۆڵندا کە زۆرینیان خەڵکی هەرێمی کوردستانن لە هەوڵی بەزاندنی سنوورەکانی هەردوو وڵاتدان بە ئامانجی گەیشتن بە پۆڵندا. بە گوێرەی ئەو زانیاریانەی لە ناو بەشێک لە کۆچبەرانەوە بە پەیام گەیشتووە پۆلیسی پۆڵندا لەسەر سنوور بە بڵندگۆ ڕاگەیاندرا و بڵاو دەکاتەوە و کۆچبەران ئاگادار دەکاتەوە لە مەترسیەکانی پەڕینەوە لە سنوور و سزادانیان لەلایەن دەسەڵاتدارانی وڵاتەکەوە. سەبارەت بە دۆخی مرۆیی کۆچبەرانیش زانیاری ڕۆژنامەوانیەکان ئاماژە بەوە دەدەن دەسەڵاتدارانی بیلاڕووس چەند کەمپێکی کاتیان بۆ داڵدەدانی کۆچبەران و پاراستنیان لە سەرمای ناوچەکە دروست کردووە. هاوکات ڕێکخراوە مرۆییەکان دەستیان بە دابەشکردنی خۆراک و دەرمان بەسەر کۆچبەراندا کردووە، بە تایبەت دوای ئەوەی ژمارەیە کۆچبەری هەرێمی کوردستان لەسەر سنوورەکان بەهۆی سەرما و نەخۆشیەوە کۆچی دواییان کرد. لەسەر ئاستی سیاسیش ڤیکتۆر خرینین وەزیری بەرگری بیلاڕووس پۆڵندای بە قۆستنەوەی قەیرانی کۆچبەران لە بەرژەوەندی خۆی تۆمەتبار کرد. وتیشی تۆمەتەکان یەکێتی ئەوروپا بۆ وڵاتەکەی دوورن لە ڕاستیەوە. لای خۆیەوە جۆزێف بۆرێل کۆمیسیاری سیاسەتی دەرەکی یەکێتی ئەوروپا ئاشکرای کرد وەزیرانی دەرەوە یەکێتی ئەوروپا کە لە برۆکسل کۆبوونەوە پێکهاتوون لەسەر فراوانکردنی بازنەی گەمارۆکان لەسەر ژمارەیەک بەرپرس و دامەزراوی بیلاڕووس. دوێنێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئاشکرای کرد لە بەرامبەر بەکارهێنانی نامرۆڤانی کۆچبەران لەلایەن بیلاڕووسەوە لەگەڵ یەکێتی ئەوروپا لە هەماهەنگیدان بۆ سەپاندنی سزای نوێ بەسەر ڕژەمی لۆکاشینکۆ لە مێنسک. نیت پرایز و تەپێش بەنای وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە ڕۆژنامەوانانی ڕاگەیاند بەردەوام دەبین لە گوشارخستنە سەر ڕژەمی لۆکاشینکۆ بەهۆی پێشێلکردنی بنەماکانی مافی مرۆڤ و دیموکراسی. جێگەی ئاماژەیە لێشاوی کۆچبەران لەسەر سنوورەکانی بیلاڕووس و یەکێتی ئەوروپا کێشەیەکی سیاسی و میدیایی لە نێوان هەردوولا دروست کردووە. بەو پێی وڵاتانی ئەوروپا حکوومەتی مێنسک تۆمەتبار دەکەن بە ئاراستەکردنی شاڵاوی کۆچبەران بەرەو سنوورەکانی دەرەوە یەکێتی ئەوروپا و دروستکردنی کێشەی ئەمنی بۆ هەریەک لە پۆڵندا و لیتوانیا و لاتیڤیا.